بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوی خواتان لێبێ و ئەم کاتتان باش. بابەتەکەمان لە ژێرناونیشانی بورجەکان لە نێوان ڕاستی و خەیاڵدا بە شێوەیەکی گشتی لەکن زۆربەی خەڵکی ئاسایی کە باسی بورجەکان ئەکرێت یاخود کەلووەکان ڕاستەوخۆ بیرکردنەوە ئەچێتن بۆ لای زانستێک کە ناو ئەبردرێتن بە علم التەنجیم. علم التەنجیم لەگەڵ علم الفەلەک بزانین سەرەتا ئەوانە چۆنن هەتا بینە سەر بورجەکان زیاتر ڕوونی بکەینەوە. بەخۆی علمی فەلەک زانستێکە یاخود لقێکە لە زانستەکانی تر کەوا ئەم زانستە گرنگی ئەداتن بە لێکۆڵینەوە دەربارەی تەنە ئاسمانیەکان، دەربارەی تەنە گەردوونیەکان کە لە دەرەوەی گۆی زەوینە، یان دەربارەی هەسارەکان یان دەربارەی ئەستێرەکان و نەیزەکەکان و سروشتیان و ئەو غازاتانەی کە لە دەرەوەی گۆی زەوی هەنە و پێکهاتەی غازەکان و گەرد و گەردیلەکانیان لە هەموو ئەمانە لەم سروشتە ئەکۆڵێتەوە. بەڵام کە زانستێکی تریان داناوە ئەڵێن علم التەنجیم کە زیاتر ئەوانەی لە لای خەڵکی ئاساییەوە ئەڵێن علم التەنجیم کە زیاتر بابەتەکە سەرئەکێشێت دەربارەی ئەوەی کە هەسارەکان یاخود نەیزەکەکان یاخود ئەستێرەکان یان مانگ یان ڕۆژ سروشتی ئەوانە چۆنە لە دەرەوەی گۆی زەوی وە کاریگەری ئەوان چۆنە بەسەر خودی مرۆڤەکان. واتە جیاوازیەکان ئەوەیە علمی فەلەک دەربارەی ئەوە ئەکۆڵێتەوە سروشتی خۆیان لە دەرەوەی گۆی زەوی. بەڵام علم التەنجیم ئەوەیە کە ئیشی لەسەرەکرێتن دەربارەی کاریگەری ئەو تەنان گەردونیانە وەکو جا مانگە و ڕۆژە و ئستێرەکانە کاریگەریان بەسەر خودی ئینسانەکانەوە ئایا ئەمە لە لێوان ڕاستی و خەیاڵدا چۆن ئەگوزارێتن و چۆن ئەکرێتن ئەم کارە. بەخۆی لە پێشتریدا زانایان پێشتر ڕایان وا بووە ئەم زاراوەیە مەسەڵەن کۆمەڵە ئەستێرەیەک کە بزانین بورجەکان چینە، کۆمەڵە ئەستێرەیەک کە بەیەکەوە کۆ ئەبنەوە ملیۆنان ئەستێرە بەیەکەوە کۆ ئەبنەوە ناوی لێ ئەنێن چنینی گەردوونی یاخود بنیەی گەردوونی. بەڵام ئەگەر بێت و لە زاراوەی نوێی قورئانەوە ئێمە گوێبیستی بین، خوای گەورە لە سوورەی فورقان ئاەتی 61 ئەفەرمێ بسم الله الرحمن الرحیم تبارك الذي جعل في السماء بروجا. باسی بورج ئەکاتن. بورج یعنی بنیەیەکی گەورە، وەکو بڵێ بورجێکی گەورە بینایەکی زەخم کە زۆر شت لە خۆی بگریتن، زەخم بیتن، قەبە بیتن کە زۆر ئەستێرە، زاراوەکە زۆر ورتر و دەقیقترە. واتە کۆمەڵە ئەستێرەیەکی زۆر، کۆمەڵە هەسارێک و هەر هەسارێک چەندین ملیۆن ئەستێرەی هەیە بەیەکەوە ئەمانە بورجێک پێک ئەهێنن. طبعاً گرنگیدان بەم لایەنە لە سەردەمی فیرعەونەکانەوە هەبووە، چونکە ناویان بۆ داناون. بۆ نمونە ناویان لە ئەستێرەی زوهرە نابوو ئەستێرەی بەرەبەیان، ناویان لە ڕۆژ نابوو ئیلاه ڕع. ئەمە لە سەردەمی فیرعەونەکان. لە سەردەمی بابلیەکان و سۆمەریەکان و کلدانی و ئاشوریەکان ئەوانیش گرنگیان بە بواری فەلەکناسیدا بوو. ئەویشیان بە هەمان شێوە مەسەلەن ناویان لە مانگ نابوو ئیلاه یاخود خواوەندی سەن بە مانجیان ئەگوت، مەسەلەن بە ڕۆژیان ئەگوت خواوەندی شاماس، یاخود بە زوهڕەیان ئەگوت خواوەندی عەشتار، یاخود یان ئەگوت خواوەندی ئەدات کە بەرپرس بوو عەلا ئەساس خواوەندی باو بۆرانە. واتە گرنگ لە بابەتەکە ئەوەیە کە گرنگیان بە وولایەنە داوە. پاشان لە هیند بە هەمان شێوە، لە فارسی کۆن بە هەمان شێوە گرنگیان بەمە داوە. لە یۆنانی کۆن بۆ نمونە تاڵیس دیاردەی خۆرگیرانی دیاری کرد لە ساڵی 2216 پێش زاین، یعنی خۆرگیرانی دەستنیشان کرد. واتە هەبووە ئەم دیاردەی فەلەکناسیە. دواتر لە سەردەمی عەرەبی جاهیلی کە مەسەلەن ناویان لە خەڵکانە عەبدولشەمس یاخود بۆ نمونە عەبدولمحراق، ئەم ناوانەیە هەبوونە. بەڵام لە سەردەمی بابلی کۆن بەم شێوەیە نەبووە مەسەلەن دوو زانستی فەلەکناسی، مەسەلەن بۆ نمونە ئەسترۆنۆمی لەگەڵ زانستی تەنجیم کە بورجەکانی لەسەر بنیاتنراون، ئەسترۆلۆجی. لەواتە ئەسترۆنۆمی و ئەسترۆلۆجی دوو بابەتی جیاواز نەبوونە لە سەردەمی بابلی
لە سەردەمی بابلیەکان. بەڵام ئەم بوارە لە یەکتر جیاواز کراوە لە تقریبەن قەرنی چوارەمی پێشمیلاد لە سەردەمی مردنی ئەسکەندەر کە ئەو عەسرە ناو ئەبدرا بە عەسری هێلینی. لەو کاتەدا یعنی درک بەوە کرا کە دوو شتی لێک جیاوازن، یعنی زانستی ئەسترۆلۆژی علمی فەلەکی لەگەڵ زانستی عەفو ئەسترۆنۆمی لەگەڵ علمی فەلەکی لەگەڵ ئەسترۆلۆژی علمی تەنجیم کە ئەو برجانیان لەسەر بنیاندراون و کاریگەریان بەسەر خودی مرۆڤەکانەوە چییە. بەڵام فەیلسوفەکانیش مەسەرەن بۆ نمونە وەکو ئەم زانستە بەڵام محارەبەیان کردووە، وەکو بۆ نمونە ئیبن سینایە، ئیبن هەیسەمە، بەیڕۆنیە، ئیبن ڕوشدا، ئەوانە بە شێوەیەکی گشتی دژایەتی ئەم زانستیان کردووە وەکو زانست نایناسن و ئەشڵێن زانست نییە. بەدەرە لە زانست فعلەنیش ئێستا حەقیقەتەکە بە دەردەکەویتن ئاخو زانستە یان زانست نییە. دواتر لە نێوان حەزارەتەکان مەسەلەن بە تایبەتی مەسەلەن حەزارەی سینی یاخود علمی فەلەکی سینی یان علمی فەلەکی فیدی یان علمی فەلەکی تبتی یان علمی فەلەکی بۆ نمونە لەلایەن مەقسەدمان لە حەزارەتەکانە لە علمی فەلەک لەلایەن حەزارەی ڕۆژئاواوە یاخود لەلایەن حەزارەی مایاوە یاخود لەلایەن حەزارەی سینیەوە. ئەمانە ژمارەی بورجەکان ئەسڵەن لای ئەوانە هەریەکەیان جیاواز بووە. ئێستا ئەڵێن خۆی ئەڵێن 12 بورجمان هەیە بە حیساب لە بەپێی ئەم زانستە 12 برج هەیە. ئەم برجانش کاریگەریان بەسەر خودی مرۆڤەکانەوە هەیە، واتە ئەستێرەکان، گۆڕینی شوێنی ئەستێرەکان، مانگ، ڕۆژ، ئەستێرەکان، هەسارەکان، شوێنەکانیان کاریگەریان بەسەر ژیانی ئینسانەکانەوە بە حیسابی ئەم زانستە کە ئەڵێ زانستی تەنجیمە بە حیساب کاریگەریان بەسەر ژیانی ئەوانەوە هەیە. یعنی بۆ نمونە کۆمەڵە برجێکە 12 برجە جاتیان کردووە، برجەکانیشیان دابش کردووە بەسەر 4 بەش. مەسەلەن بۆ نمونە ئەمەیان کۆمەڵەی ئاگرینە 4 بەشە، ئاگریە، خاچیە، هەواییە، ئاویە. هەریەکە 3 برجی بەبەرکەوتووە کردووانە بە 12 برج. بەخۆی جا ئەڵێ لە هەر 12 برجەکان دایان ناوە بۆ نمونە ئێستا ئەتو ئەگەر بێت و بازنەیەک بکێشی بازنەکە بکەی بە 12 بەش، یعنی 360 پلێ بازنەکە 12 بەش هەریەکە 30 پلەی بەبەردەکەوی، واتە هەر برجێک بە 30 ڕۆژە، یعنی هەر برجێک ڕۆیشتنی ڕۆژ لە هەر برجێک بە حیساب 30 ڕۆژ بمینیتەوە. بخۆی ئەگەر بێت و تەماشای هەسارەکان بکەی بۆ نمونە جاشتی وەهمی، بۆ نمونە ئەوان ئەڵێن ئەگەر هەسارەی زوحال لە برجی شێر بمینیتەوە واتە لەو سەردەمەدا دەبینی لەدایک بووی کەسێکی زۆر گەورە لەدایک ئەبیتن لەسەر گۆی زەوی، ئەبیتە ئینسانێکی عیملاق و بەناوبانگ. ئەگەر وابیتن کاکە ئەخر نازانی خۆی علمی فەلەک لە علمی فەلەکدا مانەوەی ئەم زوحەلە لە برجی شێردا 2 ساڵە، یعنی لە ماوەی 2 ساڵی هەرچی بۆ ئەبیتە عیملاقی سەرە و گۆی زەویە. یان بۆ نمونە مەسەلەن ئەڵێ هەسارەی موشتەری ئەگەر چوە برجی عەقرەب فەیزانات و گەردەلول و باو بۆران دەستی پێ ئەکاتن. بەخۆی بەم شێوەیە ئەسڵەن سەرهەڵدانی ئەمە دەڵێن لە سەردەمی بابلیەکانەوە ئەم شتە سەری هەڵدا بوو، پێش بابلیەکانیش ئەم شتە سەری هەڵدا بوو. ئەسڵەن لایوانە کە ئەم زانستە دروست بوو ئەوان لە سەرەتادا پێیان وابوو زەوی دەکەوێتە ناوەڕاستی گەردوون، ڕۆژ و مانگ و ئەستێرەکان هەمووی بە دەوری زەوی ئەسوڕێنەوە. ئەسڵ حتا تقریبا ساڵی 1500 هەتا زانای بەناوبانگ کە بە باوچی فەلەکناسی نوێدا ئەندرێتن نیکۆلاس کۆپەرنیکۆس لە تقریبا لە ساڵی 1500 گوتی کاکە ئەسڵەن هەندە ساڵێ تا ئێستا لە ڕووی زانستیەوە ئێمە زیاتر قسە ئەکەین لەو ڕووەوە، گوتی کە ئەم زانستە هاتووە مەسەلەن بۆ نمونە خەڵک بە ناوی زانستەوە قسەی لەسەر کاتێن ئەگەر ناخۆی پێشتە ئەمانە لە قورئان هەمووی ئاماژەی پێکراوە، بەڵام ئێمە وەکو ئەوان بە زانستی بناسینن. گوتی ئەسڵەن ئەم زانستەی کە بۆ نمونە زانستی تەنزیمە برجەکانی لەسەر بنیادراون ئەوان بڕوایان وایە کە ئەسڵەن زەوی دەکەوێتە ناوەڕاستی گەردوون و شتێک بە دەوری زەوی ئەسوڕێتەوە کەچی ڕۆژ دەکەوێتە ناوەڕاست. خۆشی ڕۆژ ناوەڕاستی گەردوونیە، ناوەڕاستی مەجموعەی شەمسیە، کۆمەڵەی خۆرە، زەوی و مانگ و هەسارەکانی تر بە دەوریدا ئەخولێنەوە. هەتا طبعاً کۆپەرنیکۆس هەم دکتۆر بوو، هەم فەیلسوف بوو، هەم فەلەکناز بوو، هەم ڕیاضیاتزان بوو، هەم فەیلسوف بوو، هەم جوندیەکی پۆڵەندیش بوو.
یعنی لە هەمان کاتدا جوندێکی پۆڵەندی بۆ ئەو سەرەتا ئەو بابەتەی وروژاندوو بوو بابەتێکی یعنی لە ڕووی زانستیەوە خرایە قاڵبێکی زانستی. ئەو جار جگە لەوەیشی پاشان زانای بەناوبانگی ئەڵمانی یۆهانس کیپلەر هات، ئەویش بە هەمان شێوە هەندێک یاسا و ڕێسایدانان وەکو بە زانست ناساندن هەر خۆشی علمت تەنزیمی ئەکرد بەداخەوە یۆهانس کیپلەر. دوایشی تیخۆبراهی بەخۆی زانایەکی دانیمارکی بوو تقریبا لە ساڵی 1550 ئەویشیان یعنی چووە سەر علمی تەنزیم، زانایکی فەلەکناسی بوو بەس چووە سەر علمی تەنزیم و دەستی ئەدا لە برجەکان و ئێگۆ کاریگەری هەیە بە سەرژیانی مرۆڤەکانەوە. بەڵام ئایا ئەمانە هیچ ڕێکەوتێک هەیە لەسەر ئەوەی مەسەلەن بۆ نمونە ئایا کاریگەری بە سەرژیانی ئینسانەکانەوە هەیە یان نا؟ بەخۆی سەرەتا لە سەردەمی بابلیەکان تقریبا نزیکی 2600 ساڵ بەر لە ئێستا یعنی لەسەر چی دابندرا ئەو برجانە؟ ئەلێرەوە با جوان دیقەت بکەین. 2600 ساڵ بەر لە ئێستا کە برجەکان دانران سەیریان کرد لە بیدایەتی وەرزی بەهار لە 21 سێوە تا 19 چار ناویان لێنا ئەو برجەیە برجی کاوڕە. لەو وەختیەوە ڕۆژ کەوتە برجی کاوڕ، واتە سەرەتای برجەکان بوو. یەکەم بە کاوڕ دەست پێ ئەکات، کۆتایی بە حوت نەهەنگ دەست پێ ئەکاتن. ئەلەوێوە لە 21 سێوە ڕۆژ کەوتە برجی گریمان، ئەوە ڕاست بوو. لە 21 سێ تا 19 چار ڕۆژ کەوتە برجی کاوڕ. ئێخۆ ڕۆژ هەر 2600 ساڵ جارێک سیپلە لا ئەدا، مانگێک لا ئەدا. یعنی ئێستا خۆ ئەگەر بە قسەی وان بی چونکە ئێستا 2000 ساڵ بەسەری ڕەت کردیە، 2600 ساڵ بەر لە ئێستا ڕۆژ لە برجی کاوڕ بوو. ئێستا ئەگەر دابنێەوە بڕۆ لە هەموو فەلەکناسێک بپرسە بڵێ ئێستا ڕۆژ لە برجی کاوڕ ئاخر پێت پێ ئەکەنی. ئێخۆ هەر 2000 ساڵێک ڕۆژ لە سیپلە لا ئەداتن. ئێکە سیپلەی لا ئەدا ئێستا ئەگەر لە برجی کاوڕ بیتن ئێستا لە برجی حوتە. ئێستاش بڕۆ لە ئەوانەی برجەکان و کەلوەکان باوەڕیان هەیە ئەوە ڕوئەداتن و لە فڵانە ساڵی ئەوە ڕوئەدا، بڕۆ لێیان بپرسە، هەر بەرزانستی لێیان بپرسە بڵێ ڕۆژ لە کام برجە ئی 2600 ساڵ بۆت ئەڵێتن، ئەڵێ چونکە دەربارەی زانستی فەلەکناسی نازانی، ئەڵێ وەڵا ڕۆژ ئێستاش لە برجی کاوڕە. 2600 ساڵ ڕۆژ لە برجی کاوڕ بوو. ئێستا یعنی چۆن ئەکرێتن کە بەم شێوەیە بی؟ دوو لە هەموو ئەوانەی کە باوەڕیان بە برجەکان هەیە، طبعا چێش زۆر باوەڕی پێ هەیە، ڕێز و احترامم هەیە زیاتر مەسەلەن ڕاستە پیاویش باوەڕی پێ، بەس زۆری ئافرەتەکان چونکە لە زەی قەتدانا چاوەڕێی پاشە ڕۆژێکی باشەکەن، زۆر تەماشای کەلوەکانەکەن، کەلوم ئەوە هەیە ئەوە ڕوئەداتن ئەوە، یا ئەوانەی سجنەکان چاوەڕێی خەبەرێکی خۆشەکەن، چاوەڕێی شتێکی زۆرەکەن لە هەموو دنیا. خۆشەرت نییە لێرە بی. لە کەنەدا تقریبا 130 کەنەدیەکان بڕوایان بە کەلوەکان هەیە، 135 خەڵکی ئەمریکا بڕوای بە کەلوەکانەوە هەیە، ئەوروپا نیوەی بڕوای بە کەلوەکانەوە هەیە. بڕوایان بەم شتە هەیە بە کەلو ئەمە ڕوئەدا و ئەمە دەبێتون و ئەمە نابێت. یعنی بەڕاستی شتێکی زۆر نەعەقلانیە. ئەتوو وادی قەت بکەی ڕۆژ جا چ حسابی دەکەن؟ دەڵێ ڕۆژ لە هەر 12 برجە، یعنی هەر برجێک 30 ڕۆژی بەبەرەکەویتن. ئەسڵەن ڕۆژ لە برجی دوو پشک 7 ڕۆژە ئەمینیتەوە. ئێخۆ بڕۆ لێ بپرسە بڵێ ڕۆژ لە برجی دوو پشک چەند دەمینیتەوە؟ ئەڵێ 30 ڕۆژ. هەمووی بەیەک وەکو یەکسانی دابەش کردیە. ئێخۆ بەپێی زانستی فەلەکی بیتن لەو برجەیە بە هەمووی 7 ڕۆژ ئەمینیتەوە. ئەوە نییە تو بە یەکسانی دابەشی بکەی. ئێکەواتە هەموو شتێکیان کە ئەڵێن هەڵەیە. وەجگە لەوەیشی ئەگەر تەماشە بکەی پێی بڵێ لە برجی فەریک ڕۆژ چەند ئەمینیتەوە؟ 44 ڕۆژ ئەمینیتەوە. ئەوان هەستاینە هەمویان بە یەکسانی دابەش کردیە ئەتوو برجت ئەو هایە ئەتوو برجت ئەو هایە. خود 2000 یعنی بڕۆژ لە بیدایەتی بەهار بە شێوەیەکی عەمودی ئەیداتن لە هێڵی یەکسانی. 2600 ساڵ بەر لە ئێستا ئەو کاتی لە برجی کاوڕ بووە. ئێستا نە بەو شێوەیەیە. جاوجاری کاریگەری مەسەلەن مانگ و ڕۆژ لێیان بپرسی بڵێ کاکە بۆ کاریگەریان هەیە، ئەمانە بۆ کاریگەریان هەیە. ڕاستە ئێستا بۆ نمونە ڕۆژ، ئەوانە ڕۆژ مانگ ئەمانە دووریان ئەگەر تو تەماشا بکێ یعنی ئەسڵەن کاریگەری چی ئەبیتن؟ ئێستا ئەستێرە هەیە هەر نەماوە، بەڵام بۆ نمونە با لە ڕووی بۆ ئەوەی
ئەم دووری و نزیکیە بە دەربکەویتن ئێستا ڕۆژ 150 ملیۆن کیلۆمەتر لە ئێمە دوورە، 150 ملیۆن کیلۆمەتر لە ئێمە دوورە، بەڵام مانگ 384 هزار کیلۆمەتر لە ئێمە دوورە. کەچی ڕۆژ 1 ملیۆن جار لەم گۆی زەویە گەورەترە، کەچی مانگ 50 جار لە گۆی زەوی بچووکترە. بەڵام کاریگەری مانگ بەم بچووکەشیەوە لەسەر گۆی زەوی و هەڵکشان و داکشانی زەریا و دەریاکان مەد و جەزری بەحر، یعنی بە هەموو کاریگەری ڕۆژ ناکاتە 144 کاریگەری مانگ، کەچی ڕۆژی 150 ملیۆن کیلۆمەتر لە ئێمە دوورە و مانگی 384 هزار کیلۆمەتر لە ئێمە دوورە، کەچی ڕۆژ 1 ملیۆن جار لە گۆی زەوی گەورەترە. دەبی چەند لە مانگ گەورەتر بی، بەخۆی مانگیش 50 جار لە گۆی زەوی ئەگەر بچووکترە. کەواتە کاریگەری ئەمانە پێی بڵێ کاکە ئەمانە تیشکیان هەیە و کاریگەریان هەیە و ئەمانە حەڕەکەیان هەیە و جازبیان هەیە بە دەوری کۆمەڵی خۆڵ، ئەگەرنە 30 ملیۆن ساڵی تر بە پێی زانستی گەردوونی بی 30 ملیۆن ساڵی تر ئەگەر ژیان بەردەوام بیتن، هەر ساڵانە مانگ چەند سانتیمەترێک دوورەکەویتەوە لە گۆی زەوی. خۆ حساب کرایە ئەگەر 30 ملیۆن ساڵی تر ئەگەری دوورکەوتنەوەی مانگ تەواوی هەیە لە گۆی زەوی، ئەگەر هەر ژیان ئەوها بەردەوام بیت. بۆ نمونەوە چکە علمیەنەوە هایە 30 ملیۆن ساڵی تر ئەسلەن یعنی مانگ و زەوی تەواو لێک ئەترازێن لە هێزی کێشکردنی یەکتر دێنە دەرەوە، زەوی خێراتر ئەخولێتەوە، تووشی نەوعە جۆرەبایەکی خێرا ئەبیتەوە، یعنی ژیان زەحمەت ئەبیتن ئەگەر ژیان بەم شێوەیەشدا بڕواتن. بەڵام لە ئەسڵدا ئەسڵەن کە ئەڵێن 12 برجات 12 برجیش نییە، برجی 13میش هەیە، یعنی ڕۆژ کە ئەسوڕێتەوە یعنی بە 13 برجیدا ئەڕواتن. 12 پێی بڵێ کاکەوە 12 برجا، دویش هەر 12 برج و 13 برج نییە، یعنی لە سەردەمی تاڵیسەوە لە قەرنی دووەمی میلادی لە سەردەمی تاڵیس 48 برجی دەست نیشانکردن. ئێستا زانستی نوێ 40 برجی دیشی هینایتە ناوێ 88 برجمان هەیە، یعنی لەم 88 برجانە ئەگەر بێت و تەماشا بکەی یان هەسارەمان هەیە، مەسەلەن ئەستێرەمان هەیە چەند دوورە. ئەخ کاریگەری چۆنی ئەبیتن 1400 ساڵی ڕووناچی لە ئێمە دوورە، 1400 ساڵی ڕووناچی ئەزانی ئەکاتە چەند ساڵ؟ ئەکاتە 9 ملیارد ساڵ تقریبا، بە نزیکەی 9 ملیارد ساڵ ئەکات لە ئێمە دوورە. 9 ملیارد ساڵ لە ئێمە ئەبیتن، ئەسڵەن ئەو ئەستێرانێک کە ئێمە ئەیبینین لە شوێنی خۆیانەوە نایبینین، حتى ڕۆژ کە ئەبینی لە شوێنی خۆیەوە نابینی، هیچ شتێت و ئێمە مرۆڤ لە شوێنی خۆیەوە نابینیت، چونکە ناتوانیت چاوت ناتوانیت تەحەکومی تێدا بکاتن لەو هەموو دووریەوە. ئەستێرەیەک بەکو ئەستێرەیەدەم مەسەڵەن بۆ نمونە ئەو دەنەبا لە 1400 ساڵی ڕووناچی لە ئێمە دوورە، یعنی 9 ملیارد ساڵ. ئێستا لەوانەیە هەر نەما بێ ئێمە شوێنەکەی بینین. کاریگەری ئێستا لە بورجەکان هەندە ئێمە هەندە ئەستێرە ئەبینین، ئەم ئەستێرەیە نەماوە، ئەسڵەن نەماوە، لەبەر دووریەکەی، چونکە ئەم ئەستێرانەش تووشی لە ناوچوون و مردنە بن. ئەخر مردنی ئەستێرەکانیش بابەتێکی ترە، ئەستێرەکان نامینن. بۆیش ئەگەر تەماشا بکەینێ خودای گەورە بۆ ئەوەی دی قەلەم بابەتە بکەین، خی گەورە سوێندی نەخواردووە بە ئەستێرەکان، ئەفەرمێت بسم الله الرحمن الرحیم فلا أقسم بمواقع النجوم، مواقع نجوم شوێنی ئەستێرەکان، چونکە ئەو ئەستێرانە ئێمە ئەیبینین لەوە 1000 یعنی 9 ملیارد ئەستێرەی دەنەب ئەگەر بێت و مرۆڤ ببینیت، یعنی 9 ملیارد ساڵ لە ئێمەوە دوورە. ئێستا ڕووناچەکەی ئەگا بەتوو. بۆیە خی گەورە نیعمەتێکی لەگەڵ مرۆڤەکان کردووە کە شوێن ئەستێرەکان ببینین، نە خودی ئەستێرەکان بە حەقیقی. بۆیە ئەستێرە هەیە کە ئێمە ئێستا ئەیبینین لەوانەیە هەر نەما بوو بیتن، ئێستا کاشی برجزان دێتن دەڵێ ئەو ئەستێرەی کاریگەری بەسەرتو، ئەم ئەستێرە هەر لە ئەسڵەندا نەماوە. بۆیە ئەگەر ئەستێرەکە خودی خۆی مابایە خی گەورە ئەفەرمێ فلا أقسم بمواقع النجوم، نەیفەرمووە فلا أقسم بالنجوم، فلا أقسم بمواقع النجوم، یعنی سوێن بە شوێنی ئەستێرەکانەوە، یعنی بەم شێوەیە سوێن بە ئەستێرەکانەوە، شوێنی ئەستێرەکانەوە ئەخوات. بۆیە یعنی ئەگەر لە ڕووی دینیشەوە ئێمە تەماشای بکەینێ، پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت من اقتبس شعبة من النجوم فقد اقتبس شعبة من السحر زاد ما زاد. کەسێک لەم زانستی تەنزیمە
مەبەست لە زانستی تەنزیم ئەو فەرعی بگریت ئەو بەشەی بگریتن کە بڵێ ئەستێرەکان کاریگەریان لەسەر شخصیاتی ئینسان هەیە و لەسەر دەوڵەمەندی و بواری اقتصادی و مردنی فلانایە و فلانە گەورە ئەمری و فلانە ئەژیتن و فەیزان ڕوئەدا و ئەوە ڕوئەداتن و دنیا و های لێ دێتن و ئەو سەرکردە ئەو هاو ئەو دیکە ئەو بەم شێوەیە قسەی تێدا بکەن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت چووە ناو ئەو بوارە لۆ ئەو بوارە بەکارهێنا فقد يقتبس شعبة من السحر ئەمە جادووی بەرهەم هێناوە سووەتە ناو جادوگەری شتێکی جادوگەریە. بۆیە یعنی ئەگەر لە ڕوانگەی زانستیەکەیەوە تەماشە بکێ ئەمە نەعیلمە بەڵکو چۆن ئێستا مادەی هۆشبەر هەیە دەڵێ مادەی هۆشبەر بەڕاستی لەم سەردەمە نوێگەراییەدا ئەم کەلوانە یاخود ئەم برجانە و زانستی ئەم برجوانە ئەم برجانە بە شێوەیەکی گشتی تقریبا مادەیەکی هۆشبەرە کۆمەڵە خەڵکێک تووشی بووە. سپاس بۆ گوێگرتنتان وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوهو.